وەرزشکارێکی کورد ڕاهێنەرێک مامۆستا کاوە کە ڕاهێنەری یارە بەهێزەکان یاخود گۆڕەپان و مەیدانە لەوێ سەرقاڵی کاری وەرزشی خۆیەتی لەگەڵ ژیانی ڕۆژانەیە. مامۆستا کاوە لە یەکێک لە ڕێکخراوە وەرزشیەکان کارەکە لە بواری گۆڕەپان و مەیدانە. ئەو بەهۆی چالاکیەکانی و بەردەوام کە نزیکە لە گۆڕەپان و مەیدانی هەڵبژاردنی سویدیشەوە مەراسیمێکی ڕێزلێنان لەوێ بۆ پاڵەوانەکانی گۆڕەپان و مەیدانی سوید کە لەسەر ئاستی سوید و ئەوروپا و ئۆلۆمپیاد و جیهان ڕێکراوە یەکێک لەو کەسانی کە بانگێشت کراوە بۆ مەراسیمە ئەم ڕاهێنەرە کوردەیە. ئەویش پەیامێکی تایبەتی بۆ سپۆرت مەگەزین ناردووە. پاشسڵاو و ڕێزی تایبەتم بۆ بینەرانی کورسا سپۆرت. پێم خۆشە باسی پرۆژەی مینۆلانزلاگەتان بۆ بکەم. ئەمە پرۆژەیەکە هەڵبژاردەی سوید بە هاوکاری لەگەڵ کۆمپانیایەکە کە ناوی کۆمپانیا ئەتیایە بۆ پشتگیریکردنی وەرزشی گۆڕەپان و مەیدان لە ناو وڵاتی سویدا هەستاون بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە و یەکێکی لە جێبەجێکارانی ئەم پرۆژەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەندەیە کاوە مەحموود کە لە هەرێمی ئۆستۆیکلان لە شاری لینشۆپین سەرپەرشتیار و ڕاهێنەرم لەو پرۆژەیە. ئامانجمان لەم پرۆژەیە ئەوەیە کە بچینە ناو ئەو گەڕەکە دوورە دەستانە کە دەستی ڕاهێنەرانی گۆڕەپان و مەیدانی پێناگات، ئێمە بچینە ناو گەڕەکەکانیانەوە و مناڵەکانیان کۆپین و لە خۆمان و چالاکی گۆڕەپان و مەیدانیان بۆ بکەین و پێیان بڵین کە ئەم یاریە هەیە و ئاشنایان بکەین بەو یاریە و لە هەمان کاتە ئێمە ئامانجی کتریش ئەپێچین کە ئەم مناڵانە دوورە خینەوە لە گروپە تاوانکارەکان و کۆیانەکەینەوە لە خۆمان و لە ناو ئەمانەشا بەهرەمەندی تا دروست ئەبێت و کۆمەڵ وەرزشکاری باشمان دەست ئەکەوێ و ئەبێ بە بناغەیەک بۆ وەرزشی گۆڕەپان و مەیدان لە دواییشا هەر ئەم مناڵانی کابن بە یەکێک لەو یاریزانانەی کە لە هەڵبژاردەی سویدا بۆ وڵاتی سوید بەشداریەکەن لە پاڵەوانێتیەکاندا. بۆیە بە بۆنەی ئەمەوە من هەڵبژێردرام وەکو نوێنەری ئەم هەرێمە و نوێنەری ئەو شارە کە داوت کرام بۆ ئاهەنگی ڕێزلێنانی ساڵانەی یاریزانە بەتوانەکانی هەڵبژاردی سویدیایی گۆڕەپان و مەیدان. ئەم ڕێزلێنانە ساڵانە ئەکرێت لە شاری ستۆکهۆڵم ئەکرێت بۆ سەرجەم وەرزشکاری سەرجەم بوارەکانی تریش ئەکرێت، بەڵام ئەوەی کە تایبەتە ئەو ڕێزلێنانە بۆ یاریزانەکانی گۆڕەپان و مەیدان لەلایەن ڕێکخراوی ئەتیاوە کراوە، ئەو ڕێکخراوی کە پشتگیری پرۆژە وەرزشیەکانی گۆڕەپان و مەیدانەکە. منیش یەکێک بووم لەوانەی کە داوت کرام بۆ ئەو ئاهەنگە. لە ئاهەنگەکە ئێوارەخوانێکی جوان ساز کرا ئێمە لەگەڵ هەموو یاریزانەکانی گۆڕەپان و مەیدان کە چەندین مەدالیای ئاڵتوون و مەدالیای جۆرەجۆران لەسەر ئاستی سوید و ئەوروپا و جیهان و ئۆلۆمپیاد هێناوە. لەوێ بەیەکەوە ئێوارەخوانێکی جوانمان کرد و دوای ئەوە ئاهەنگی ڕێزلێنان و بەخشێنی خەڵاتەکان دەستی پێکرد. ئەمە فەخرێکی گەورەیە بۆ من کە وەکو کورد و تاکە کورد بەشداری ئەو ئاهەنگە بووم و یەکێ بووم لە ئامادەبوانی ئەو ئاهەنگە لەو شەوەدا. بەڕاستی هەستێکە یانی تەناسەن ئەکرێ لەگەڵ ئەو هەموو پاڵەوانە جیهانی و ئەو هەموو پاڵەوانە ئەوروپیە تۆ یەکێک بیت و دابنیشی ڕێزلێنان بکەیت و بەشداربی لە ئاهەنگیش لەو شێوەیە. بۆیە پێم خۆش بوو ئەم بابەتە دابەش بکەم لەگەڵ وەرزشکارانی هاوپیشەی خۆم لە کوردستان و لە عێراق کە هیچ شتێک مەحاڵ نییە، هەر شتێ هەوڵی بۆ بیت ئەتوانی بەدەستی بهێنێ، هەر شوێنێک هەوڵی بۆ بیت ئەتوانی پێی بگەی لە هەر شوێنێکی کوردستان یا عێراقی شابیت بۆ ئەو ئامانجی کە هەتا هەوڵ بیت پێی ئەگەیت و هیوای سەرکەوتن بۆ هەموو وەرزشکارانی هاوپیشەمە خوازم لە کوردستان و لە عێراق. بە هیوادارم ڕۆژە لە ڕۆژان ئەوانیش ببن یەکێک لەو کەسانی کە لە بۆنێکی ئاوایە بەشداری ئەکەن و شانازی ئەویان پێبەخشرێت. سوپاستان دەکەم.